السلام عليكم. السلام عليكم. شلوني باشي استي خان؟ بيوم زورتي. او كره قوزي دناسي. تاكسي رسوين ناسي. دەزانی چیە مەبەستی میزانەوەیە کە دەڵێ ئەو پیاوە گەنج و قۆزەی دەناسی مەبەستەکەی لەوەیە ئەمە دەنهەوێ لەمە و دوا زیاتری بناسی چۆن بناسی چۆن ڕسوو پیاوە کە شەکلە پیاوە گوێ لێ لەبەرەوەی کەسێکی فەقیر بووە تا ئێستا دەستکوور بووە خەڵک ڕەم بێ بەو شێوەیەی خەڵک ڕەم بێ بەو شێوەیەی ئەها ئیحتیمامی پێ نەدابێت بۆ نەزانیوە وا نەزانیوە كره پیاوەگە فەقیر بوو هەموو کەس بە ئەوە تێدەگا کوڕە نانەکاکەوانی کار دەچوو خەڵکی گوندی خۆمان ئافرین ڕسوو هەڵە نیشان کردوونە لەکوێ خاک ئەو بوو چی؟ وەڵا کردوون لێ چۆکا بۆچی چۆن شتیوە؟ بۆ چۆن شتیوە ناقا پێت سەیردی وەڵا پێم سەیرە ئەخلە بەرچی ڕسووی فەقیر حەیبی چییە؟ ئەو بەسە بەری خۆیە هەتی بۆیە دەڵەنگڵی دوور دەرمانە جون لێە وەکمان بە کوردی با پێ بڵێ دەمانێت ئەویش بکەینە کوێ خاشە ئافرین شعرێک هەیە دەلێ ئاگەر گوڵنی دەشتیشمە بە پەیوەندی بۆەوە هەر چەندی دەکەمە سەر پاڵ هەر دەبیێ من ڕاوەستێت و باشنەکەی تێ بگەێنی گوێنی باسی بە کوردی خۆتیان هاتووە گوێ لێە مەسەلەن پیام نابێ بۆ خۆ دەزانێ دنیایدا زگورتیبی گوێ لێە کوڕ هەر دەبێ ژنێ بینی ژنیشا دەبێت ئەمەش هاتوون تەکلیفەکەن هەیە گوێ لێە دەنهەبێ مێردی بەڕەسووی چەند بەڕسووی ڕازی بم بۆ بەڕسوو عیبی چییە فەرمەوەتە ئەوە ئەمە لە دوونی ئەوە پاشی دوو بینێکی دیکە دوعی مەهاشی پەیدا دەبن وەڵڵی پارود دەکەویتە دەڕۆنی جا کەسی بە کڕەس و چاکت دەست دەکەوی بڵێ چی دەوێت بەڕستی ڕازی ڕاستە گوێ لێ چاو لێ زەلامی حاکم حەیسانی زیەک وەڵڵاهی دەڵێ سارێ خزوچی بگری زەلامی وەک ڕەسوو دەست ناکەوی ئەوجا ئەمە لە بۆ خۆر خزمەتکاریشی دەبی ئەمە دائما دەگەڵی لەبی لەگەڵ ڕەسووی تو خەمیەوەت نەبێت بۆ خۆمان بۆ خۆمان لە قسێ حامدەر نەچێت تو بە خۆزای گوندا هەمووی لە قسەی من و میرزایە هەموو قەمزڵی کەسوکاری یەکدینە بە قسێ شت دەکەن ئەو کەسی دیدان دەست نەدەکەن لە ڕسووی زیاتر دا ڕسوو شعرێکی بۆ بڵێ شعر بەسەر چاوە سینگم دەفتەری شعرانە براژن بۆ ئەوەندە جوانی سوێن دێ دەخۆم دلی ناسکەنانی کوڕە بەزجات نەبی بۆ خاتری فەخری عالم براژنی کوێوە دەبێتە خێزانن کوڕە بڵێ سوورە گوڵ کوڕە بڵێ سوورە گوڵ دلی گوێزی بەدارێەوە ئافرین ئەوە شعرە ئەوە شعرە تازە سەردەمیشە وڵی لە هەموو ژیانی خۆمدایە کە منجار ما شاعری ببینم باسی گوێزێ بکە لە نێو شعرەکەی هەر وایە هەمزانە چاکڵی گوێزی ئافرین ئەتو خەمت نەبێ ئەتو ئەکاکە لەسەر میرزار وەڵا ئەوانە بناسە وەڵای ئەوانە بناسە کە خەراب بوومانە بناسە با لە سێدارم دەر جانا بەخراپی بەخوات تەسلیمی ئەو دوانە نە من ئەوە منیان مشکلت نەبێ ئینشاءڵڵا جێبەجێی دەکەیت خەمت نەبێ چاکە زە باشە مبارەک با بڕۆین ئەها ناڕۆین وە دەزانم ئەو ڕۆ لە داخۆ بووم دەچێکە ماڵمان ئەسەی بۆی بزانن ها هەردی سەرچاوەکانم خواگادارتان سەرچاوان السلام عليكم. السلام عليكم. سلامت بیا. سلامت. بەخێرە زۆر خۆشحاڵین ئەگەر لێرە دەوبین کۆبوونەوە هەر وەکو دەمێ دیکەش باسن کرد بۆ خزمانە وەکو بەڵێنمان پێدا وەکو بەڵێنن پێدا لەسەر قسەی ئێوەش و ئێمەش ئەمە کاگڕسوون هەڵبژاردووە گوێ لێە بە کوێخای گوندی هیوادارین ئەوەش لە ئەمروو گوێمەدا بن و بە قسێنکەن پێش و خۆشە ڕسووی ئێستا دەیەوێت قسان و بۆ بکە جا ئێستا قزمیە پێ خۆشە گوێی لێ بۆ ڕاگەن ڕسوو جان داخوا دەلێ چی ڕسوو کا ڕسوو فەرموو بڵێ خزمینە ئیشەڵڵا لەمە لە خزمەت و دام و خزمەت و بەڵێ خزمینە ئیشەڵڵا دە خزمەت و دام و دەبێ خزمەتم کەن بە هەموو نەمە خزمەت و دەکەم خزمەتی هەموو لاچی دەکەم خزمەتکار دەبم زۆر بەڵێ
ئەوە هەمیشە دەبێت بە کۆمەڵ خزمەتی من کەن نەنا ئەمە خزمەتکاری کۆمەڵگەی تێگەیشتی وەڵڵا دڵنیاش و دەکەم دەبێ کاڵەکی بە ئاژنۆی خۆ بشکێن مە بە قسەدم دوو کاڵک بەدەستێکی هەڵ ناژیرێن هەڵ ناژیرێن وانە هەرواش نییە خزمینە بەڵێ چدی ئینشاءالله لەمە ئەو جادەوبانانە هەر هەموو دادەڕێژین ئیشاءالله لەمە دوای لەبەر خاتری جەنابەت ئەو ڕێگاوبانەی هەمووی قیرەتاو دەکەین بۆ وەکو دووبەی لێ دەکەم دەچم فریزوی دەستکرد و بۆ دروست دەکەم ئەوەی کا خەونی منە و ئەمن شەوێ شەو نخونی بۆ دەکەم دەبێ هۆڵک و بۆ بکەمەوە هۆڵەکی لەش جوانی هۆڵی پرسەی زەرورە بەڕاستی دەبێ بکرێتەوە چۆنە بڵێ ئینشاءالله هەر کێشەی لە نێو گوندی دابێت لە محلی دەکەم بەڵێ جاوە ئیشاءالله بە ئیزنی خوای هەر کێشەشی لە نێو گوندی دابێ هەمووی عەل دەکەم هیچ شتێک لەکن من نامێنیتەوە بەبێ عەل نەکردن بەڵێ ئەوەش دەبێ یارمەتی دەری من بن نابێن دەشنێوانی بگوازنەوە مامۆستا جەماعەت بەڕاستی ئەندە شتیشێ قبوڵی ناکەم نا چارەسەری دەکەین بە هێمنی بە گفتوگۆ چۆنە ئینشاءالله ئەگە پێم بکری خانە نشینیشتی باش بۆ دەبڕ ئیشاءالله پشتیوان بەخوای گەورە لەمە دو ئەگەر پێم بکرێ و لە دەستم بێ خانە نشینیش و بۆ دەکەم هەموو ئەوانەی کە بەتەمەندا چۆریان ئەوانە هەموو خانە نشین دەکەم لە ماڵێ لەسەر گازەڵا پشتێ درێژ دەبن و پارەی خۆیان لە بۆ دەنێرم چۆنە ئەفەنجا خزمینە نازام ینی ئەوەش هیچگلەیەک و هەیە لە ڕسووی ئەوەش پرسیارێک شتێک هەیە بەسەرچان مام ڕسوو ئەمەش متمانەی خۆن بە تۆ داوە ئەڵێم بە هۆکاری ئەوەی کا تۆ سەرکردەی دەڵی سەرکردەم و کار و بۆ دەکەم و خانە کوێخاچم بۆ بەڵێ ئەمە هەموو خانە نشین بووم بێکار بێ مەعاش بێ کەسابەت بەرەکەت لە وڵاتی دانامەوە خەڵک هەمووی لە ناو گوندی دانا لە ناو شارەکاندا هەموو خانە نشینە پاڵی داهاتەوە هیچیشی دەست ناکەوێت وەجمان لە لاپەڕە دوازدەی بینوسە بەسەر چاوە لیژنە و لە بۆ پێک دێنم نا چاچی دەکەیت چاکیش دەبێت بە ئیزنێ خوای ئەدی قسەتە بوو پێم چاون لەستەری مام ڕستو متمانن بە تۆ داوە نابێ وەکو ئەوانی دیبێ و بڕۆی و هەر بڵێ قسەبێ و قسەبێ ئیشاڵڵا دەیبیننەوە کاتی خۆشی بابم بەمنی گوتووە ئەگەر بۆ تۆ دنیا خۆش بێ تێدەگەی تێگەیشتی خەموو نەبێ بەخوای کاڵەکی باشنۆ خۆ دەشکێنن کاکە جانجارەکەی دیش باسم کرد دوو کاڵک بەدەستیشیان ناگیرێن خزمینە یەکو لێ بەردەبێتەوە چاچی دەکەین ئیشاڵڵا ئەمە خزمینە لە خزمەتودا دەبین حد لەمە دووە هەر ئیشەک هەر کارێک ناگوزەریەک دەبینی شتەک ڕوو دەدا وەرنەکن کاغڕسووی ئیشاڵڵا دەرگای من کراوەتەوە وەکیێن دەکەس نیم داخرابێ بە شەش ڕزگار بێن وا بکەم وا بێ نەگۆڕێ ناوا دەبێ هەر دڵشم پێ خۆش بێکە چەپڵەکەم بۆ لێدەن لە کۆتاییدا من لەسەر ئیزن و